ئاماژەیەک بۆ کۆتایی دنیا. لە ماوەی ڕابردوودا ڤیدیۆی چەندین ئاژەڵی جیاوازمان بینی کە بە شێوەی بازنەیی بە پێچەوانی میلی کاتژمێرەوە دەخولانەوە. ماوەیەک جیهان بەهۆی ئەم دیاردەیەوە سەرقاڵ بوو، وەک ئاماژەیەک بۆ کۆتایی هاتنی دنیا لێک درایەوە. بەڵام ئایا هیچ بەڵگەیەکی زانستی لەسەر ئەم دیاردەیە بوونی هەیە؟ سەرەتا ئەم دیاردەیە لە چینەوە دەستی پێکرد، دواتر گەیشتە مەنگۆلیا و دواتر تاوەکو ئوردون هات. کامێرەی چاودێریان بۆ کۆمەڵێک مەڕووماڵات دانا تاکو بزانن ئەم حاڵەتە چۆن دروست دەبێت. بەشێک لە پسپۆڕانی کشتوکاڵ و ئاژەڵداری دیاردەکەیان بۆ ئەوە جێڕایەوە کە لەوانەیە بەهۆی بەردەوامیەوە وەک خویەکی لێهات پێ لە نێوان مەڕووماڵاتەکاندا، بەهۆی ئەوەی شوێنەکەیان سنوورەکەی دیاریکراوە و بێزار بوون بە یەک شێوە بمێننەوە. هەر بۆیە کەوتونەتە جوڵەی بازنەیی بۆ ئەوەی بێزاریەکەیان دەربکەن. هۆکاری ئەوەی مەڕووماڵاتەکانی تریش هەمان ڕەفتاریان ئەنجام داوە بۆ ئەوە دەگەڕێتەوە مەڕووماڵات ماڵین و لاسایی کەرەوەشن. هەر بۆیە ئەوانی تریش خوی ئەو مەڕووماڵاتیان وەرگرتووە. بەڵام بەشێکی تر لە پسپۆڕان وتیان ئەم دیاردەیە هیچ لێکدانەوەیکی زانستی هەڵناگرێت و هۆکارە سەرەکیەکەش نازانن چییە. هەندێک لە پزیشکانی ئاژەڵداری پێیان وابوو ئەم دیاردەیە بەوەی نەخۆشیەکەوە دروست دەبێت کە پێی دەوترێ نەخۆشی بەکتیری کە ناسراویشە بە نەخۆشی خولانەوە بە دەوری بازنەیەکدا. بەشێک لە پەیڕەوانی ئاینیش ئەم دیاردەیە وەک ئاماژەیەک بۆ کۆتایی دنیا سیر دەکەن و پیان وایە ئەمە ئاماژەی سەرەتایە و ژیان ئەوەندەی نەماوە کۆتایی بێ. ئەو کەسانەشی بڕوایان بە بیردۆزی پلانجێڕی هەیە دەڵێن ئەمە دەستی دەسەڵاتدارانی تێدا بۆ ئەوەی خەڵک سەرقاڵ بکەن بەشتی لاوەچیەوە وها لە خەڵکی بگەێنن کە کۆتایی دنیا نزیکە بۆ ئەوەی خۆیان خەریکی بەرنامە داگیرکاریەکانیان بن لە دژی تەواوی جیهان. خەڵکانی ئاسایش چاوەڕوانی کۆتایی هاتنی دنیا بکەن و هیچ هەوڵ و کۆششێک ئەنجام نەدەن و بێئومێد ببن لە ژیان. ئەم دیاردەیە ماوەیەکی زۆری خایان لە زۆرینەی شوێنەکان چەندین وڵاتیشی گرتەوە. بەرپرسانی ئوردون ڕاستەوخۆ تیمی پسپۆڕیان نات بۆ سەر مەڕووماڵاتەکان. ئەویان بۆ دەرکەوت مەڕووماڵاتەکان هیچ نەخۆشێکیان نییە و ساغ و تەندروستن. لیژوەی فتوای ئەو وڵاتەش لای خۆیانەوە ئەویان ڕاگەیان کە هیچ فەرمودەیەکی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لەسەر ئەم حاڵەتە نییە کە نیشانەیەک بێ بۆ کۆتایی هاتنی دنیا. بە بڕوای تۆ ئەم دیاردە سەیرە بۆچی دەگەڕێتەوە؟